ئامادەوانی بەڕێز بەخێر بێن بۆ یەکەمین ڕێوەڕەسمی ساڵانەی خەڵاتی شەهید نەقیب محەممەد لەتیف. خانەوادی سەربەرزی شەهید محەممەد بەخێر بێن. 2 ساڵ لەمەوبەر ڕێک لەم ڕۆژەدا نەقیب محەممەد لەتیف لە پێناو ئەو ئامانجەی کە ئەمڕۆ هەمومانی لێرەدا کۆ کردوتەوە و لە کاتی جێبەجێکردنی یەکەکەیدا بەردەم ماڵی داواکراوەکە کە پێشتر توندوتیژی بەرامبەر هاوژینەکەی بەکارهێنابوو پێش دابەزینن لە ئۆتۆمبیلەکان بەر دەستڕێژی گولە دەدوێن و لە شوێنی ڕووداوەکە نەقیب محەممەد شەهید دەکرێت. ئەوە چیکەی بابا؟ بابا؟ ئەوانیش لەو ڕووداوەدا بمرنە، یعنی ئەم کەسە بەو نێتە تەقی نەکردووە شەهید نەقیب محەممەد شەهید کات و ئەمانی کە هیچ ناهێن بە شێوەیەک تەقی کردووە. گەر بە من بڵێ من ڕاستی ڕووداوەکەت پێ بڵێم ئەو ویستێتیان 5 کەسە شەهید کات. هەتا بتوانێت جگار گەورەیە کە باوکی مناڵەکانم نازناوی یەکەمین شەهیدی پاراستنی ئاسایشی خێزانی پێبڕاوە. سەربەرزین نەقیبێکی یاساناس و مافپەروەر ئەندامێکی خۆشەویستی ئەم بنەماڵە جەرگ سوتاوەیە و هەمووان بە سەربەرزیەوە دەست لە سەرسنگ ناوی ئەم جوانە مەرگاهێنن. بۆ ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاری بوونەوەی توندوتیژی خێزان ئافرەتان بەڵکو بۆ هیچ وەزارەتی ناوخۆ و کەسان و شوێن و نمونەی ساڵانە دەستنیشان بکرێتن بۆ وەرگرتنی ڕێزلێنانی خەڵاتی شەهید نەقیب محەممەد. وعدێکم دابوو نایم سەرێکتان نایم تاکو و هاوانبارەکان دەستگیر نەکرێن. خۆشبەختانە دوای قیمەتێکی زۆری برانی ئاسایش هیوا هەموو ئەو بەڕێزانە فترەیەکی زۆری خایەن دەزانم، بەڵام وعدم دانێ کۆڵ نادەین تا